ڕۆژتان باش من پەیامم لەگەڵ تابلۆ ئەمڕۆ سیمینارێکتان پێشکەش دەکەین بە ناوی Transcutaneous Electrical Nerve Stimulation. ئەگەر بێت و باسی پێشەکێک بۆ تێنس بکەین، تێنس بریتە لە کورکراوەی Transcutaneous Electrical Nerve Stimulation کە Transcutaneous واتە through the skin. تێنس بریتە لە ئامێرێکی بچووک و باتری ئۆپەرەیتەرە کە لە ئەنجامی گەیاندنی low voltage electrical currentە بەناو electrodes on the skin. ئامانجیە to provide temporary pain relief و هەروەها تێنس میکانیزمی are non-invasive و portable and easy to use. ئەگەر بێت و باسی پێناسەیەک بکەین بۆ تێنس کە تێنس بریتە لە هاندانی دەماری کارەبایی لە ڕێگەی پێستەوە کە چارەسەرە بۆ ماوەیەکی کاتی ئازار کەم دەکاتەوە واتە بۆ هەمیشەیی نییە و ئامێرەکە تەزویکی کارەبایی لاوازی مێناو دەتێپەڕ دەبێتن بۆ دەمارەکان کە دەتوانن یارمەتیدەر بن بۆ کەمکردنەوەی ئازار و هەروەها بەربەز دابنێن بۆ پێی سیگناڵ و هەروەها هاندانی ئەندرۆفین. ئەگەر بێت و باسی گەیت کنترۆڵ تیۆری بکەین کە لەلایەن مێلزاک و وۆڵەوە کە ئەوان یەکەم جا پێشنیاری ئەوەیان کرد کە ناکرێتن ئازار بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ مێشک بگوازرێتەوە دەبێتن لێرەدا گەیتێک هەبێتن کە تێدا ڕێکی گواستنەوە هەبێ ئەوژی لە سپاینال کۆرددا و هەروەها بە گەیتی میکانیزم ناسراوە لە سپاینال کۆرد. ئەگەر بێت و باسی بکەین لێرەدا The Gate Control Theory of Pain ئەومان بۆ شی دەکاتەوە کەوا چۆن pain signal are modulated in the spinal cord before reaching the brain. Lérda, pain signal from the body travel to the spinal cord through A delta and C fibers كأون هالقري pain impulsion وهروا A beta fibers من هي which carry touch and vibrations وهروا دتوانن جيتا كمان بودابخن to pain signals أو جيتا كإما باسي دكين لا dorsal horny of the spinal cord كاتك A beta fibers active دبيتن إما برقي تنسوا كبكاري ديني دبيتو هوي active كردني A beta fibers كأوان inhibit the transmission of pain signals from A delta and C fibers وهو reducing the amount of pain information sent to the brain. ئەگەر بێت و باسی equipment description بکەین کە تێدا پاکێجی ئێمە هەمانە دەبێت ئەمانی تێدا بێتن tense unit و دومیان 2 wires with total of 4 connectors و 4 electrode patches, power source batteries لەگە build clip. tense unit کە تێیدا پاترێکی 9 ڤۆڵتی کار دەکاتن و هەروە دەبێتە هۆی کەمکردنەوەی ئازار یان دوو signal channel یانیش چواردووە channel electrolytes لەسەر پێستەکەدا ئەپلای دەکەین. electrolytes بەخۆی دەسەسپێت بەسەر پێستەکە بە بەکارهێنانی هیچ شتێک و هەروەها و ئەتاش دەبێتن لەگەڵ tense unit و lead wires. modified electrical pulse دەکەین کاتێک بەناو tense unit دا دەڕۆن و لێرەدا through the lead wires and electrodes to the nerve which lie underneath the skin surface. It works on the superficial and the spinal nerve transferring to the brain. La regular application of the tense mechanic دەتوانین بۆ ماوەی 4 کاتژمێر بەکاربێنین بۆ کەمکردنەوەی ئازار و تێنس بریتە بێتن تەنها لە کەمکردنەوەی ئازار نەوەکو consider curative. ئەگەر بێت و باسی procedure بکەین بۆ تێنس بریتە بێتن لە ئامێرێکی بچووک و هەروەها بە ئاسانی دەتوانین هەڵبژێرێتن و کە تێیدا وایارمان هەیە لەگەڵ sticky pads کە دەتوانین لەسەر پێستی دابنین. پێشەوەی دەست بە هەر شتێک بکەین دەبێت یەکەم جار ئەوە دڵنیا ببینەوە کە ئامێرەکە کوژایتەوە دواتر کۆنترۆڵ بەکاردێنین بۆ electrical current هەتاوەکو زیادیکەین و کەمیکەین دەبێت کۆنترۆڵ بەکاربێنین و دەبێتن وایرە کارەباییەکان بە ئامێرەکە ببەستینەوە دواتر دەبێتن ئەو sticky padsانە لەسەر پێستێکی خاوێن دابنێن
و نزیک ئەو شوێنانی کە هەست بە ئازار دەکرێتن لە جەستەکەدا و هەروەها دەبێتن مەسافەک لە بینی پارچەکان هەبیتن. دواتر تێنسمەشینی پێ دەکەین و بەرەبەرە ئەلکتریکەل کارنتی بۆ زیادەکەی هەتا وەکو نەخۆشەکە یان پێشنتەکە هەست بە خوتورکە دەکاتن نەوەکو ئازار. ئەگەر بێت و باسی ئەپلیکیشنەکان بکەین، ئێستا باسی باوترین جۆرەکانی ئەپلیکیشن لە تێنس بکەین. بۆ پیریۆد پین بەکاردێتن، بۆ لیبەر پین ئین پرەگنەنسی، لە pain caused by sport injuries بەکاردێتن، لەگەر pain caused by conditions like arthritis یانیش endometriosis. هەروەکو لە ڤیدیۆکە دەتوانین ببینین کەوا چۆن ئەم پاتسانەی داناوە کە تێیدا دەوانەیە pain لە ناوچەی shoulder هەبیتن یاخودیش لە upper back. تێنس ئیندیکیشنەکانی تێنس چییە؟ تێنس بەکاردێنی لە بۆ ئەم حاڵەتانی خوارەوە. یەکەم حاڵەت کرۆنیک لۆ باک پین، ئەگەر ئازارێکی زۆر هەبوو لە بەشی خوارەوەی پشت، ئەمە بەکاردەهێنین وەکو چارەسەرێکی درێژخایەن. پۆست ئۆپەرێتیڤ پین، لە دوای ئەو ئۆپەرێشنانەی ئەو عەمەلیاتانەی کە دەکرێت تووشی ئازاری پشت دەبین دەتوانین تێنس بەکار بهێنین. دایابێتیک نیورۆپاتی، لە بۆ ئەوانەی کە کێشەی دایابێتیسیان هەیە و نێروەکانیان ئازاری هەیە. ئارثێتیس پین recommended for joint pain relief، بۆ ئەوانەی کە ئیلتیهاباتی جومگەکانیان هەیە بە تایبەتی ئیلتیهاباتی ئەژنۆ. نیورۆپاتیک پین، بۆ ئەوانەی کە لە سپاینەل کۆرد مشکلیان هەیە و یاخود توشبووی برینداریان هەیە. هێنانەکانی چۆنە؟ ئێمە تێنس بەکارەهێنین تاوەکو بتوانین کۆنترۆلی بکەین و لە هەمان کاتیشا بە ڕێژەیەکی دیاریکراو بەکاری بهێنین ئەو ئلکتریکەل کەرنت بین بە نەخۆشەکە تاوەکو بە پێی ڕێژەی ئازارەکانیان چارەسەری بکەین. ڕێژەکانی چۆن دەستکاریکرێت؟ بە پێی ئینتێنسیتیەکەی کە لە 0 بۆ 80 میلی ئەمپێرە بێت ستیمولیشنەکەی. فریکوێنسیەکەی لە 80 بۆ 120 سایکل پر سێکندا، واتە 80 بۆ 120 هەرتز دەبێت و پەلس ڕێنجەکەشی لە 1 بۆ 20 سایکل پر سێکند دەبێت کە ئەمە بۆ حاڵەتێک کە کرۆنیک پین بێ ئەوە بەکارەهێنین. ماوەکەشی بە پێی مایکرۆسێکندەکان ماوەکەی دەگۆڕێت. وەکو هەر ئەمێرێکی تر بەکارهێنانی سایت ئەفێکتی هەیە و لە بەکارهێنانەکانی سایت ئەفێکتی ئەمە ئەوەیە کە سەرەتا ئەبێ دکتۆرەکەی خۆت یاخود ئەو کەسێک کە لە عیلاج تەبیعی کارەکە ئەو بۆ دابنێکە تۆ بەکاری بهێنیت ئایا بەکارهێنانی باشە بۆ تۆ یاخودنا. و ئێمە لەو حاڵەتانی کە پیسمیکەر لەناو نەخۆش هەیە، واتە ئەوانەی کە کێشەی دڵیان هەیە و پیسمیکەریان بۆ دانراوە یاخود هەر جۆرە ئامێرێکی ئەلکترۆنی تریان بۆ دانراوە، ناتوانین بەکاری بێنی بەبێ بوونی فیزیۆتەراپیستەکە لەگەڵی. و هەروەها ئەگەر هاتو ئیپیلێپسی و دیپ ڤین ترۆمبۆس یاخود ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە یاخود کانسەریان هەیە یاخود نەخۆشیەکانی پێستیان هەیە کە بە ئاسانی ئەشکێن و پێستیان وێرانە بێ، ناتوانین بەکاری بهێنین بەبێ وجودی فیزیۆتەراپیست. هەروەها لەو حاڵەتانەیە ئێمە ئەتوانین بەکاری بهێنین کە ئازارێک هەبێت و هیچ کێشەیەکی تری نەبێت. بۆ نمونە ئێمە ئەتوانین لە ئێرلی پرێگننسیە بەکاری بێنین، بەڵام لەو حاڵەتەیە کە بۆ ئەبدۆمین و لۆور باک نەبێت. فێکتور ڕسکەکانی لە کاتی بەکارهێنان یاخود بۆ ئەو حاڵەتانەش نابێت بەکاری بێنین. ئەم هەشت حاڵەتە سەرەکین. بۆ نمونە بورماکس کە ماوەیەکی زۆر بەکاری ئەهێنیت و پێتەوە بێت شوێنەکانی وەکو سوتانی لێت، سکین ئیریتیشن ئەبێتە هۆی خورانی پێست و حەساسیەتی پێست، مەسڵ تویچ، هەستەکەی کە ماسوولکەکان لە شوێنی خۆیانە ئەجوڵێن و جوڵەیەکی ئیزعاجی هەیە، پۆتێنشەل فێتەل هارم. وتمان ئەگەر لە پرێگننسی بۆ ئەبدۆمین بەکاری بێنین کاریگەری خراپی هەیە، ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە هارم بە یاخود زیان بە منداڵەکەی ناوسکی بگەێنن، مەسڵ پێنج، ئازاری ماسوولکەکان بە زۆری، دامج ئۆپن وود. ئەگەر لەسەر برین بەکاری بهێنین ئەوە ئەبێتە هۆی کردنەوەی برینەکە. لوز ئۆف مەسڵ کۆنترۆل، زۆر کەس لە کاتی بەکارهێنانی کۆنترۆلی مەسڵسیان لە دەسێن و زۆر کەسیش بۆ دەموچاویان بەکاری هێنن کە مەسڵی دەموچاو تێکێت.
لە پرێگننسی بەکاردێنی وەکو یەکێک لە چارەسەرە سەرەتاییەکان بۆ کەمکردنەوەی ئەو ئازاری کە لە لۆباک هەیە یاخود ئەو ئازارەی کە لە گریدل هەیە لە پێلڤیک هەیە کە ئەمە وای لێ ئەکا هەست بە ئاسوودەیی بکەن و هەروەها وەکو هۆکارێکی بەهێزدا ئەنرێت بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان بەڵام بۆ ئەو کەسانە باش نییە کە لاری پشتیان هەیە یاخود کێشەی ڕەحمیان هەیە یاخود پێشتر حاڵەتی مسکارەجیان هەبووە ئەمە زیان بە کۆرپەکەیان ئەگەیەنێت. وتمان ئەگەر لە پرێگننسی بە شێوازێکی ڕێک بەکار بهێنرێت و بە لێزانانە بەکار بهێنرێت هیچ ساید ئەفێکتێکی نییە. بۆ شێوازی بەکارهێنانەکەی چۆن ئەبێت؟ ئەبێت لە چەند شوێنێکی دیاریکراوی جەستە دابنرێت نەک لە هەموو شوێنێک و لە هەموو خاڵێکی سەر جەستە نابێت دابنرێت. بۆ نمونە ئێمە ئەتوانین لە ئەندەر برا لاین لە ژێر خەتی هێڵی برا دایبنین و دوو دانە دائەنین و بۆشایی نێوان ئەو دوو دانەیە 3 سانتیمەترە لە خوار ئەوەش لە ئەپەر بەتڵۆک دایئەنین کە دووبارە دوو دانە دائەنین بۆشایی نێوانیشان دووبارە 3 سانتیمەترە. ئەتوانین لە شۆڵدەر تۆپ ئۆف شۆڵدەر و لێگ و ئەنکڵش دایبنین بۆ کەمکردنەوەی ئازار.